جات خوا بەڕێزان ئینسان ئەبێ خەمی چی بێ؟ واللهی مردن ئەگەر بە ئیمانەوە بێ خەمی خۆشەویستان تا خوا دەفەرمێ بەس سەفەرێکت کردووە تۆ سەفەرت کرد ئەوان دێن بۆ لای تۆ نایتەوە بۆ لای ئەوان بەڵام یەقینت هەبێ کەلامی خوای پەروەردگارە و حەق و ڕاستە واللهی لە بەهەشتا بە ئیزنی خوای گەورە لەگەڵ هەموو ئازیز و خۆشەویستانت بە یەکەوە شاد دەبیەوە هەموو بە یەکەوە شاد دەبنەوە جەنات و عەدنین بەهەشتێکە هەرگیز کۆتایی پێ نایە لە چی دەترسی؟ ڕزگارت دەبێت لە هاوڕێی دووڕوو کاکە بۆچی دەترسی لە مردن؟ لەم دنیادا چەند کەس بە قوربان و بە ساقەت دەبێ و کەسی لە دوای لە پشتەوە خیانەت لێ دەکات ڕزگارت دەبێت لە هاوڕێی دووڕوو لە کەسی بێوەفا لە دەموچاوی سواوی سەر شاشەکان کە ئەم هەموو ساڵ تەلەڤیزۆن بەرنادەن ئەبی بە هاوڕێی فریشتەکان لەمانە هەموو ڕزگارت دەبێت ئەبی بە هاودەمی فریشتەکان ڕزگارت دەبێت لە کارە بابڕان لە ئاوبڕان لە نەخۆشی لە خەم لە مردن لە پیری ئەمانن کە ژیانی ئەم سەرزەویان لێ مەتاڵ کردووە لە هەمووی ڕزگارت دەبێت بەس ئەوەی ئیمانت هەبێ مەترسە لە خۆشەویستانتدا نابڕێ کەواتە خاڵ یەکەم کە مرۆڤ لە مردن دەترسێ ئەوەیەوە دەزانێت لە خۆشەویستانیدا دەبڕێ دووەمیان ترسان لە خودی گیانکێشان هەیە لە مردن دەترسێ ئەڵێ لەبن لە سەرەمەرگا چیم لێ بێ بەڵام حەدیسەکان کاتمان نابێت لە بەرنامەکە هەمووی باسکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیسی صحیحی هەیە دەبارەی ئەوە دەفەرمێ واللهی سوراحەیەک چۆن دەیکەیتە ناو ئاوی تیا دەیکەیتە ناو پەرداخێکەوە زۆر بە ئاسانی هیچ عەزێتێکی تایە زۆر بە ئاسانی ئەم ئاو پاکە لەم سوراحیەوە دێتە ناو پەرداخەکەوە ئەفەرمێ واللهی ڕوحی ئیماندار لە کاتی سەرمەرگە ئاوا بە ئاسانی لاشەکەی بەجێ دێڵێ هەموو فریشتەکان کفنی بەهەشتیان بۆ هێناوە بۆی ڕوحەکەی تیا هەڵگرن و بەرزی کەنەوە بۆ ئاعلا عیلین ڕقەمی تایبەتت کۆدی تایبەتت بۆ بدرێتێ بۆی لە بەهەشتا پێی پچە بەهەشتەوە کەواتە لەوە مەترسە مادەم ئیمانداری ڕوحکێشان بۆ ئیماندار هەر زۆر ئاسانە سێمیان ترسان لە فەنابوون مرۆڤ هەمیشە حەزی لەمانەوەیە بەڵام دڵنیابە کە تۆ ئێستا لەم دنیادا لەوە ئەترسی خانۆکەت کردووە بە دڵ و بە گیان خوا تۆ بڵێیت یا بحەسێمەوە بەجێ نێڵم چاو لێ ترست هەیە لە مردن شەهادەیەکی باڵا دێنی ئەو هەموو ساڵە خوێندنە خوا تۆ بڵێ ئیستیفادەی لێ بکەم و نەمرم حەز دەکەی بمێنیتەوە ئەو هەموو ماڵە هاوسەرم پێکەوە نا منداڵم بوو بەڵام مانەوەی حەقیقی ئەوەیە لە بەهەشتایە چونکە تۆ بە مردن لە مردن ڕزگارت دەبێت ئەمە زۆر گرنگە بە مردن لە مردنی هەتای ڕزگارت دەبێت جارێککە مردن نابینیتەوە دەرمانەکان یەکەمیان یەقینت هەبێ کاتی مردن دیاریکراوە بە ساغی و بە نەخۆشی نییە بەخوا بە پیری و بە گەنجی نییە گرنگ ئەوەیە یەکەم پەیوەندیت لەگەڵ خوا باش بێ لە ڕوود بێ بمری ئەمە گرنگە بەڕێزان ئای چەند خۆشە ئینسان پەیوەندی ئەوەندە لەگەڵ خوا باش بێ لە ڕووی بێ بمرێ بەخوا بەس ئەوەندە لە ڕوومان بێ بمرین ئیتر ئەوەی تری گرنگ نییە یەقینمان هەیە هەر دەبێ بمرین بەڵام گرنگ ئەوەیە بینمان لەگەڵ خوای پەروەردگاری خۆماندا باش بێ